ماستەر کلاسی ستۆپ مۆیۆن کورتە فیلمی دوا شەویان بەرەمهێنا. ئەم کورتە فیلمە لەلایەن زانیار خۆشنا و کاری دەرهێنانی بۆ ئەنجام درراوە. بۆ قسەکردن لەسەر فیلمەکە بە سوپاسەوە زانیار خۆشنا و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵماندایە. کاک زانیار سڵاو لێبێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سڵاو لە ئێوە لە تەواوی بینەرانی کورسات تیڤ چاوی یەکەبەیە کە تەماسەکەم سوپاس بۆ ئێوەشکە ئەو دەرفەتەدان بە ئێمە بەخشی. زۆر سپاس. کاک زانیار بالەوە دەست پێ بکەین. کورتە فیلمی دوا شەو چۆن بەرهەم هادەگەر بۆمان باس بکەی بە کورتی؟ فیلمی دوا شەو لە بەرهەمهێنانی ماستەر کلاسی سەندیکای هونەرمەندانی کوردستان و وەزارەتی بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری لاوان و بە سەرپەرشتی مامۆستا تەحسین فایق بەرهەم هێنرا. بەڵێ کاک زانیار، کورتە فیلمەکە لە چ قۆناغێکدایە لە ئێستا؟ لە ئێستادا ئەمە بڵێن سەندیکای هونەرمەندانی کوردستان کۆمەڵک کوڕ و کچی جوانی ئەم شارە خولێکی سێمانجی کردەوە. ئەو خولە سێمانجەی توانیمان ئەو سێمانگە بە سەرکەوتووی ببڕین. ئێستاش لە قۆناغی پراکتیکی داین. ئێمە چەند گروپێک گروپ هەڵدەستین بە هەم تەسویرکردن و مۆنتاژکردن هەموو هاوکاری یەک دەکەین لەو ماستەر کلاسە. ئێستاش چەند لەو خوێندکارانەی ئێمە چەندین بەرهەم هاتووە فلیم. ئێستاش دوا بەرهەمی ئێمە کە برێن بەرهەمی دواشەوە 20 مانگ دەست بە تەسویر دەکەین و کاری پراکتیکی دۆ دەکەین. بەڵێ ینی ئێستا لە قۆناغی ماوەیەک کە دەزەکەن بە قۆناغی وێنەگرتن. بەڵێ بێگومان، بەڵام ئێمە چەندین فلیمەکەمان بڵێن ڕیکۆرد کردووە، بەڵام خۆی بە پلانی من 20 مانگە پاش 20 مانگی من دەست ئەو فلیمەی من دەست بە تەسویر دەکەین. بەڵێ کاک زانیار، ئەم کارە وەکو دەرهێنەر یەکەم بەرهەم تا پێشتر کورتە فیلمیکەت بۆ کردووە؟ نەخێر، ئەوە بۆ من ئەزمونێکی سەرەتایە بۆ من وەکو دەرهێنەرێک بتوانم کار لەو بەرهەمە بکەم. بەڕاستی ئەویش بە هاوکاری مامۆستایان و سەندیکای هونەرمەندانی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەت مامۆستا تەحسین فایق. بەڵێ کەواتە کاک زانیار، کاری ئێوە لە ماستەر کلاسەکە گروپە بوون بە چەند گروپێکەوە؟ بەڵێ بووینە چەند گروپێک. ئەو فەرموو. بەڵ ئێمە بڵێن چەند گروپێکن لەو سێ مانگەی ڕابردوو کە ئەمە توانیمان ئیش لە لەو ماستەر کلاسە بکەین. ستۆپ مۆشن بوو، سیناریۆ بوو، چۆنیەتی دەرێنانی فلم، حتا مۆنتاژ، ئەوانەی گشت لە خۆی گر بوو. ئەنجە بۆیە تا ئێستاش بەردەوامین ئەو لە قۆناغی پراکتیکی ئەو خولەداین. بەڵێ کاتە کاک زانیار، وەک خۆت باست کرد ئەمە قۆناغی پراکتیکیە. چەند کورتە فیلمتانە بێت بە شێوەیەکی گشتی ئەو خوێندکارانی کە بەشدارن لە ماستەر کلاسەکە ئەمە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی 10 فلیم هەتاوەکو 12 فلم. 10 فلیم تا 12 فلیم. بڕیارە ئەو فیلمانە دوای ئەوەی کە لە قۆناغی مۆنتاژ تەواو بێ هەمویان بێکەون مایژەکرێ یاخود جارێش تا زۆر باس لەوە بکرێت. پلانی ئەوە چۆنە؟ ئوستاژیان خۆی ئەوە ساڵانە فستیڤالێکی تایبەتی بۆ دەکرێت، هەم لە ناوخۆ لە دەرەوەی هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت مەراسیمێکی تایبەت و فستیڤالێکی تایبەتی بۆ دەکرێت. بەڵێ کەواتە سەرجەم ئەو فیلمانەکە لە ماستەر کلاسەکەیان لە ناو خۆی کوردستانیش نمایشەکرێت و دواتر ئەبرێتە دەرەوە. لە دەرەوە لە چ فێستیڤالێک بە دیاریکراوی کاک زانیار؟ خۆی دەزانی چۆنە دیاری کراوی نییە. ئێستا بۆ نمونە ساڵانە کاتێک بڵێن لە میهرەجانەکان داوای فلیم دەکەن، ئێمە بە پلان و بەو شێوەی کە ئەوان بیانەوە ئێمە دەێنێرین. ناتوان بڵێم تهدیدی ئەو شتە بکەم بڵێم فران فستیڤالە. لۆ نمونە فستیڤالانی قرتاچەیە، مەغریبەیە، تونسەیە، برێن کۆبانی هەیە ساڵانە لە ئەڵمانیا دەکرێت. ئیتر ئەو فستیڤالانی کە بیانەوێ ئێمە بۆیان دەنێرین. باشە کاک زانیار، ئەم ماستەر کلاسە بەردەوامی ئەبێت لە دوای ئێوە خوێندکاری کە وەرەگرێت، خوێندکاری کە بەشدارە بێت؟ بێگومان بەردەوام. بەڵێ بێگومان ئەو خولە ماستەر کلاسە بەردەوام دەبێ. بڵێن گەنجانیمە کوڕکچانیمە مشتاقی ئەو خولانەنە بەڕاستی و بەردەوامیشی هەیە و هیوادارم سندیکای هونەرمەندان و
وەزارتی ڕۆشنبیری پاڵپشتی جدی بکاتم بۆ ئەو ماستەر کلاسە بۆی بتوانێت بەردەوامی هیواداریشم بەردەوامی هەبێ. باشە کاک زانیار ئەپرسم ئەم ماستەر کلاسە تا چەند بۆ فیلمزازان و خوێندکارانی بواری فیلمسازی گرنگە؟ بێگومان وەکو خۆم ئەزمونێکی سەرەتا بوو بەڕاستی زۆرش لێەوە فێر بووم شتێکی هەتا بڵێ باشە بۆ خوێندکارانی کە تازە سەرەتای چوونە ناو قۆناغی سینەمان ئەنجە بۆیە ئەو زۆرە خولانە بتواندرێ بکرێتەوە گرنگی خۆی هەیە و کۆمەڵک کەسی جوان گەنجی جوانی ئەم شارەی هەولێر مشتاق و حەزی لێتی بۆی بەشداری بێ و ئیسفادەشی لێ بکە. بەڵێ کاک زانیار لە ناو ماستەر کلاسەکەدا چەند خوێندکار بەشداریان کردبوو ئەگەر زانیاری تەبێ؟ نێزیکەی 25 خوێندکار بە کوڕ و کچەوە بەشداریان کردبوو هەمووشی وابزانم بە سەرکەوتوی ئیشەکانی خۆیان کردویانەوە بەردەوامیش دەیکەن. بەڵێ کاک زانیار من دوا پرسیارت ئاڕاستاکەم ئاشکرایە خۆت مۆنتێر و وێنەگریشی لە کارەکەی خۆت هیچ کام لەم ئیشانت کردوە جگەل لە کاری دەرهێنان؟ من بۆ خۆم پێشترێ چەند کلیپێک و تەسویری گۆرانی بێژی نەک ناودار هەندێک گۆرانی بێژی لۆکاڵی بەڵێ کاری دەرهێنانم کردووە بەڵام وەکو فلم نەخێرە بەڵام ئیشم زۆر کردووە لەگەڵ برێن مامۆستایان مامۆستا مەبەستم لەم کاری خۆتە ئۆفلاین کە بەڵێ کاک زانیار مەبەستم لەم کاری خۆتە جگە لە ئیخراج ئیشی کەت نەکردو ئەڵبەت تۆ شارەزایی لە کاری مۆنتێری هەیە وێنەگری هەیە جگە لە ئیخراج بێگومان بەڵێ بێگومان من فلیمی ئۆفلاین کە دەرێنانی مامۆستا عەدنا عوسمانە 6 دقەیە هەم کاری وێنەگرتنیم بۆ کردو هەم سەبتایتڵی ئیشەکەش بۆ خۆم کردم لەگە مامۆستا سەبا عەبدوڕەحمان فلیمێکی هەیە 6 دقەیە ئەویش وا لە مۆنتاژە ئەویش وا لە قۆناغەکانی کۆتاییە بێتەوە ئیشم لەگە مامۆستا حوسێن زارینیش عینی کورتە فلیمی مۆبایل لە زانکۆی جیان ئیشم وەکو سەرپەرشتیاری تەکنیک و هونەر بەشداریم لەگەڵیان کردو. بەڵێ کاک زانیار هەرچەنە منوتم دوا پرسیار بەڵام پەشیمان بوومەوە پرسیارێکی کەشم بۆ دروست بووە لە ماستەر کلاسەکەیە هەروانەی پراکتیکی هەبوو یاخودوانەی تیۆریش هەبوو لەگەڵیا؟ بێگومان وانەی توێریشە بوو ئەو کە ئەمە سێ مانگان کە لەو ماستەر کلاسەتە ئێستاش بەردەوامە هەتا کۆتا تەسویر دەکەین هەر بەردەوامی هەیە. بەڵێ بەڕێز زانیار خۆشناو سوپاس لە ستۆدیۆکانی هەولێرەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.